الله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشند و مهربان، بناوي او خدايي كان قاي الرحمة سوزو بزيية. ألف لام ميم. چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون، ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گروی ئادەمیزاد و جن کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە. زاناکان لە هەندێکی دواون، هەندێکی شان وتویانە هەر خدا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە. غلبت الروم في أدنى الأرض وهم من بعد غلبهم سيغلبون في بضع سنين لله الأمر من قبل ومن بعد ويومئذ يفرح المؤمنون بنصر الله ينصر من يشاء وهو العزيز الرحيم. ڕۆمەکان تێکشکێنران بەدەستی فارسەکان لە نزیکترین و نزمترین وڵاتیاندا، بەڵام لە ئایندەدا نۆرەیان دێتەوە. ڕۆمەکان دوای شکستیان سەردەکەونەوە. لە چەند ساڵێکدا چەند ساڵێکی داهاتوو نێوان 3 تا 9 ساڵ هەموو کار و فەرمانێک تەنها بەدەست خوددایە، لەوە و پێش و لەوە و دوایش لە هەموو کات و شوێنێک. جا ئەو ڕۆژە ئیمانداران خۆشحاڵ و شاد دەبن بەسەرکەوتنی خوددا کە بەخشی بە ئیمانداران و بە ڕۆمەکان. هەر کەسێک یا هەردەستەیەک ئەو زاتە بیەوێت سەری دەخات، هەر ئەو خوددایش خاوەنی دەسەڵاتی بێسنوورە و زۆریش درۆڤان و میهرەبانە. وعد الله لا يخلف الله وعده ولكن أكثر الناس لا يعلمون. بێگومان ئەوە بەڵێنی خدا خۆیەتی کە ئیمانداران و ڕۆمەکان سەردەخات بەسەر فارسەکاندا. خدا سەرپێچی ناکات لە بەڵێنەکەی، بەڵام زۆربەی خەڵکی تەنها ڕواڵەت لە دنیادا دەزانن، عەقڵیان لە چاویاندایە، ئەوانە بێئاگا و بێخەبەرن لە ڕۆژی دوایی و قیامەت. يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة هم غافلون. ئەوانە هەر ڕواڵەت لە ژیانی دنیا بەدی دەکەن، لە بەرامبەر قیامەتیشەوە بێئاگان. أولم يتفكروا في أنفسهم ما خلق الله السماوات والأرض وما بينهما إلا بالحق وأجل مسمى وإن كثيرا من الناس بلقاء ربهم لكافرون. ئایا ئەوە لە ناخی خۆیاندا بیرێکیان نەکردوتەوە کە خوددا ئاسمانەکان و زەوی و هەرچی لە نێوانیاندا هەیە تەنها بە حەق و سنووردار نەبێت دروستی نەکردوون؟ لە ڕاستیدا زۆربەی خەڵکی بێباوەڕن بەگەیشتنە خزمەتی پەروەردگاریان. أولم يسيروا في الأرض فينظروا كيف كان عاقبة الذين من قبلهم كانوا أشد منهم قوة وأثاروا الأرض وعمروها أكثر مما عمروها وجاءتهم رسلهم بالبينات فما كان الله ليظلمهم ولكن كانوا أنفسهم يظلمون. ئایا بەسەر زەویدا نەگەڕاون تا تەماشا بکەن و سەرنج بدەن چیمان بەسەر ئەو نەتەوانەی پێش ئەماندا هێناوە؟ لەمان زۆر بەهێزتر و بەدەسەڵاتتر بوون. زەویان ژێرە و ژوور دەکرد، واتە دەیان چێڵا بۆ کشت و کاڵ و کانزایان لێ دەردەهێنا و ئاوەدانیان کرد بۆەوە زیاتر لەمان. پێغەمبەرەکانیشیان کاتی خۆی بەڵگەی زۆر و ئاشکرایان بۆ هێنان، بەڵام بێسوود بوو، زۆر بەیان بڕوایان نەکرد. جاوانە بێت خدا ستەمی لێ کردبن، بەڵکو هەر خۆیان ستەمیان لە خۆیان دەکرد. ثم كان عاقبة الذين أساءوا السوء أن كذبوا بآيات الله وكانوا بها يستهزئون. پاشان ئەوتیا چوونە سەرنجامی ئەوانە بوو کە تاوان و گوناهیان کرد،
چونکە ئەوانە بڕوایان بە ئایەت و فەرمانەکانی خوددا نەهێنا و گاڵتەیان پێدەکرد. الله يبدأ الخلق ثم يعيده ثم إليه ترجعون. هەر خوددا خۆی دروست کراوان دەهێنێتە مەیدان و دوایی وەک خۆیان لێ دەکاتەوە. سەرەتا هەر ئەو دروستی کردوون و هەر ئەویش دوای مردن دووبارە زیندویان دەکاتەوە. سەرنجامیش هەر بۆ لای ئەو زاتت دەبرێنەوە. ويوم تقوم الساعة يبلس المجرمون. ئەو ڕۆژەی قیامەت بەرپا دەبێت تاوان باران و تاوانکاران نائومێد و بێهیوا دەبن چونکە دەزانن چیان چاندووە و چیان چێڵاوە و چیان دەست پێشکەری کردووە. ولم يكن لهم من شركائهم شفعاء وكانوا بشركائهم كافرين. کەسیان دەست نەکەوت لەوانەی بە شەریک و هاوڵیان دەزانی تاتکایان بۆ بکات و فریایان بکەوێت. ئەوساییتر بەناچاری بێباوەڕ دەبن بە شەریک و هاوڵ کە لە دنیادا پشتیان پێدەبەستن و هانا و هاواریان بۆ دەبردن. ويوم تقوم الساعة يومئذ يتفرقون. ئەو ڕۆژەی قیامەت بەرپا دەبێت لەو ڕۆژەدا ئەو خەڵکە لە یەکدا دەبڕێن و دەبنە دوو دەستەوە. فأما الذين آمنوا وعملوا الصالحات فهم في روضة يحبرون. جا ئەوانەی باوەڕیان هێناوە و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە ئەوانە لە باخچە و باخاتی بەهەشدا بە ژیانی پڕ لە کامەرانی و بەختەوەری و ئاسوودەیی شاد دەکرێن. وأما الذين كفروا وكذبوا بآياتنا ولقاء الآخرة فأولئك في العذاب محضرون. ئەوانەشی بێبڕوابوون کاتی خۆی بەڵگە و نیشانەکانی ئێمەیان بەدرۆ دەزانی و بڕوایان بەگەیشتنی قیامەت و زیندووبوونەوە نەبوو ئەوانە ئامادەن لە ناو سزایەکی سەخت و دۆزەخێکی پڕ ئەشکەنجە و ئازاردا. فسبحان الله حين تمسون وحين تصبحون. کەواتە پاچی و بێگەردی و ستایش بۆ خوددا کاتێک کە ئێوارە و بەیانی دەکەنەوە. وله الحمد في السماوات والأرض وعشيا وحين تظهرون. شکر و سپاس گوزاری هەر شایستەی ذاتی خوددایە لە ئاسمانەکان و زەویدا لە کاتی عیشا و تاریچیدا هەروەها کاتێک کەنیوە ڕۆ دەکەنەوە. يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي ويحيي الأرض بعد موتها وكذلك تخرجون. ئەو خوددایە زیندوو لە مردوو دەردەهێنێت لە ماددە بێجیانەکان زیندەوەران دروست دەکات مردووش لە زیندوو دەردەهێنێت ژیان و مردن بەردەوامە و تێک هەڵچێشی یەکن. زەوی دوای مردنی زیندوو دەکاتەوە. زەوی لە وەرزی پاییز و زستاندا جۆرە مردنێکی بەسەردادێت لە وەرزی بەهار و هاویندا جۆرە زیندووبوونەوەیەکی تێدا ئاشکرایە. جا هەر ئابە و شێوەیە ئێوەش لە گۆڕەکان دەردەهێنرێنەوە. لەوە دەچێت وەکو زۆربەی زانایان دەفەرمون زیندووبوونەوەی دووەم جار وێنەی ڕوەک لەم خاکە سەر دەربهێنین. ومن آياته أن خلقكم من تراب ثم إذا أنتم بشر تنتشرون. لنشانە و بەڵگەکانی خوددا ئەوەیە ئێوەی لە خاک دروست کردووە لەوە دوای بڕینی چەند قۆناغێک کت و پڕ بوونەتە مرۆڤێک و بڵاو دەبنەوە بە زەویدا. ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. یەکێک لە نیشانە و بەڵگەکانی تری ئەوەیە کە هەر لە خۆتان هاوسەری بۆ دروست کردوون بۆ ئەوەی ئارام بگرن لە لایدا و لە نێوانتاندا خۆشەویستی و سۆز و میهرەبانی فەراهەم هێناوە. بەڕاستی ئالە و دیاردانەدا نیشانە و بەڵگە هەیە بۆ کەسانێک بیر دەکەنەوە و تێدەفکرن. ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم
إن في ذلك لآيات للعالمين. یەکێکی تر لە نیشانە و بەڵگەکانی دروستکردنی ئاسمانەکان و زەویە کە زاناکانی ئەستێرە ناسی لە ئاسیدا سەرسام و سەرگەردانن و جیاوازی زمان و ڕەنگتانە دەنجی هیچ کەس لە کەسی تر ناکات سەرڕای سەدەها جۆر زمان کە جۆری قسەکردن و داڕشتنی هەرگەلێک تایبەتمەندی خۆی هەیە جگە لە هەزاران شێواز کە لەو زمانە سەرچیانە دەبێتەوە. بەڕاستی لەو دیاردەیەشدا بەڵگە و نیشانەی زۆر هەیە بۆ زانایان و شارەزایان. ومن آياته منامكم بالليل والنهار وابتغاؤكم من فضله إن في ذلك لآيات لقوم يسمعون. یەکێکی تر لە نیشانە و بەڵگەکانی خەوتنتانە لە شەو و ڕۆژدا. ئەلبەتە خەو دیاردەیەکی سەرنجڕاکێشە و جێگەی وردبوونەوە و تێڕامانە. لە کاتی بێداریشدا هەوڵ و کۆششتانە بۆ بەهرە وەرگرتن لە بەخششەکانی خوددا. جا بەڕاستی لەو دیاردەیەشدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانێک کە دەبیستن و تێدەگەن. ومن آياته يريكم البرق خوفا وطمعا وينزل من السماء ماء فيحيي به الأرض بعد موتها إن في ذلك لآيات لقوم يعقلون. هەروەها لە بەڵگە و نیشانەکانی تری ئەوەیە کە هەورە بروسکەتان نیشان دەدات کە ترسی لێ دەکرێت و ئومێد بەخشیشە ترس لە دەنگ و ڕووناچی بەهێزی ترس لەوەی ببێتە مایەی تەرزە و لافا و هەروەها بە ئومێدی فەر و بەرەکەت لە ئاسمانەوە باران دەبارێنێت زەوی پێزیندوو دەکاتەوە دوای ئەوەی کە مردبوو ڕوەک و گژ و جیاکان وشک بوون. بەڕاستی لەو دیاردەیەشدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانێک ژیریان بخەنە کار. ومن آياته أن تقوم السماء والأرض بأمره ثم إذا دعاكم دعوة من الأرض إذا أنتم تخرجون. لنشانه بلغكاني تري خدا أويك ئاسمان و زەوی ڕاوەستاون بە فەرمانی ئەو خۆر و هەسارەوە سێرەکانی لە بۆشاییدا ڕاگرتووە بێ کۆڵەکە و بێ پاڵ پشتێکی دیار. لەوە دوا کاتێک بانجێکی لێکردن کە ئێوە لە توێی خاکدان دەست بەجێ هەمووتان دەردەچن لە زەویدا و زیندوو دەبنەوە. وله ما في السماوات والأرض كل له قانتون. هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەمووی ئەو بەدیهێنەریانە و خاوەنیانە هەر هەمووشیان ملکەت و فەرمان بەرداری ئەون. وهو الذي يبدأ الخلق ثم يعيده وهو أهون عليه وله المثل الأعلى في السماوات والأرض وهو العزيز الحكيم. هەرەو زاتە لە سەرەتاوە بەدیهێنراوەکان بەدی دەهێنێت پاشان بە جۆرێکی تر دروستیان دەکاتەوە. ئەو کارەش بۆ خوددا ئاسانە نمونەی بەرز و وەسفی بڵند هەر شایستەی ئەو زات هەیە لە ئاسمانەکان و زەویدا هەر ئەویش زاتێکی باڵا دەست و دانایە. ضرب لكم مثلا من أنفسكم هل لكم مما ملكت أيمانكم من شركاء فيما رزقناكم فأنتم فيه سواء تخافونهم كخيفتكم أنفسكم كذلك نفصل الآيات لقوم يعقلون. هەر لە خۆتان نمونەی بۆ هێناونەتەوە کە چەندە بڕیاردانی هاوڵ و شەریک بۆ خوددا نادروست و نابەجێیە. ئایا ئێوە ڕازین بەندە و بەردەستەکانتان ببنە هاوبەشتان و لەو ماڵ و سامانەی پێمان داون شەریک بن و وەک یەک سوودی لێوەربگرن و دەستی تێبخەن و لێیان بترسن و حسابیان بۆ بکەن هەروەک چۆن ئێوە لە یەکتر سەڵ دەکەنەوە و حساب بۆ یەکتر دەکەن. ئابە شێوەیە بەڵگە و نمونەی زۆر ڕوون دەکەینەوە بۆ کەسانێک کە ژیر و هۆشمەند بن. بل اتبع الذين ظلموا أهواءهم بغير علم فمن يهدي من أضل الله وما لهم من ناصرين. نەخێر ئەوانە ژیر نابن
بەڵکو ئەوانەی ستەمیان کردووە شوێنی ئارەزوی خۆیان دەکەون دوور لە هەموو بنەمایەکی زانستی و زانیاری. جایتر چێ دەتوانێت ڕێنموویە و کەسانە بکات خدا گومڕای کردوون. ئەلبەتە خۆیان ڕێگەی گومڕاییان هەڵبژاردووە. خدای گەورەش بە زۆر هیدایەتی کەس نادات. کەسیش نییە پشتیوان و یارمەتی دەریان بێت لە سزای سەخت بیان پارێزێت. فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون. أي إنسان بدڵێکی پاک و بێگەردەوە ڕووبکەرە بەرنامە و ئاینی خوددا و ئەم لاولام مەکە. خەڵچینە ئێوەش پابەندیە و نەخشەیە بن کە خوددا ئێوەی لەسەر دروست کردووە. واتە قورئان کەتەلۆک و نەخشەی ژیانی ئادەمی زادەکانە لێیلا مەدەن. هیچ جۆرە گۆڕانکاریەک لە هیچ نەخشە و دروستکراوێکی خوددادا نییە. ئەوەیە دینی ڕاست و دروست، بەڵام زۆربەی خەڵکی ئەم ڕاستیانە نازانن. منيبين إليه واتقوه وأقيموا الصلاة ولا تكونوا من المشركين. خەڵچینە ڕووبکەنە پەروەردگارتان بە ملکەچی بگەڕێنەوە بۆ لای، لەو بترسن و خۆتان لە سزای بپارێزن. نوێژەکانیشتان بە چاچی ئەنجام بدەن، مەبن بەو کەسانەی کە شەریک و هاوڵی بۆ بڕیار دەدەن. من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كل حزب بما لديهم فرحون. لەوانەی کە ئاینەکەیان بەش کردووە و بوونەتە چەندەها گرۆ و دەستە، بڕوایان بە هەندێکی هەیە و بڕوایان بە هەندێکی نییە و شوێرانە شوێن ڕابەرەکەیان دەکەون. هەر گرۆ و پارتێکیش دڵخۆشن بە بەرنامە و نەخشە و پلانی خۆیان، وا دەزانن چاکترین ڕێبازیان گرتۆتە بەر. وإذا مس الناس ضر دعوا ربهم منيبين إليه ثم إذا أذاقهم منه رحمة إذا فريق منهم بربهم يشركون. کاتێک تنگانە و ناخۆشی تووشی خەڵکی دەبێت، هانا و هاوار بۆ پەروەردگاریان دەبەن و هەر لەو دەپاڕێنەوە. پاشان کە ناخۆشی و تنگانەکە نەما و خوددا دەروی ڕەحمەت و میهرەبانی خۆی لێکردنەوە، یەکسەر دەستەیەکیان هاوڵ بۆ پەروەردگاریان بڕیار دەدەن. ليكفروا بما آتيناهم فتمتعوا فسوف تعلمون. با ئەوانە هەر بەدنمەک و قەدری ناز و نیعمەت و بەخشەکانمان نەزانن، با ڕابێرن. لە ئایندەدا دەزانن چ پەنێکیان داوە و چ بەڵایەکیان بەسەر خۆیان هێناوە. أم أنزلنا عليهم سلطانا فهو يتكلم بما كانوا به يشركون. ئایا مەگەر بۆ سەر ئەو هاوڵگەرانە بەڵگەمان ناردووە تا وێڵ بن لە خواپەرستی و شوێنی نادروستی بکەون، بەڵگەکەش قسە بکات و شەریک بۆ خوددا دانانەکەیان پەسەند بکات؟ وإذا أذقنا الناس رحمة فرحوا بها وإن تصبهم سيئة بما قدمت أيديهم إذا هم يقنطون. کاتێکیش ڕەحمەتێک بە خەڵکی بچێژین، ئەوان لە خۆیان بایی دەبن، زۆربەیان دینداری فەرامۆش دەکەن. خۆگەر بەڵاو ناخۆشیێکی شان توش بێت لە سەرنجامی کار و کردەوە و دەست پێشخەری خۆیاندا، دەست بەجێ نائومێد دەبن لە ڕەحمەتی خوددا. أولم يروا أن الله يبسط الرزق لمن يشاء ويقدر إن في ذلك لآيات لقوم يؤمنون. ئایا ئەوانە سەرنجیان نەداوە کە بەڕاستی خوددا ڕزق و ڕۆزی و سامان فراوان دەکات بۆ هەر کەس کە بێوێت، یاخود دەیگرێتەوە و کەمی دەکاتەوە؟ بێگومان لەو حاڵەتانەشدا بەڵگەی زۆر هەیە بۆ ئەو کەسانەی کە باوەڕدەهێنن. فآت ذا القربى حقه والمسكين وابن السبيل ذلك خير للذين يريدون وجه الله وأولئك هم المفلحون. كواتا أي إيمان دار ما في خزمان بدا لهر ڕوویەکەوە مافیان دەکەوێتە سەرت جێبەجێ بکە، هەروەها مافی هەژاران و ڕێبوارانیش فرامۆژ مەکە. ئەو ڕەفتارانە چاکتر و پەسندترە بۆ ئەو کەسانەی کە مەبەستیان ڕەزامەندی خوددایە، بێگومان هەر ئەوانەش سەرفراز و سەرکەوتون. وما
آتيتم من ربا ليربو في أموال الناس فلا يربو عند الله وما آتيتم من زكاة تريدون وجه الله فأولئك هم المضعفون. هەر پارە و سامانێکتان بەسوودا بێت بە خەڵکی بۆ ئەوەی زیاد بکات لەناو سامانەکەیاندا ئەوە بەرەکەت ناکات و پاداشتی نابێت لە لای خوددا بەڵکو محاسەبەشی لە دوایە ئەوەشی بە زەکات داوتانە و مەبەستان ڕەزامەندی خوددایە ئەو جۆرە کەسانە پاداشتیان چەند بەرامبەر کردوتەوە. الله الذي خلقكم ثم رزقكم ثم يميتكم ثم يحييكم هل من شركائكم من يفعل من ذلكم من شيء سبحانه وتعالى عما يشركون. خدا ئەو زاتەیە کە دروستی کردوون و پاشان ڕزق و ڕۆزی پێبەخشیون ئەو هەوا و خۆر و خاک و هۆکارەکانی بەدەستهێنانی سامان بەشێکن لە بەخششەکانی لە دواییدا دەتان مرێنێت پاشان زیندوتان دەکاتەوە. ئایا هیچ کام لەوانەی کە کردوتانن بە هاوبەشی خوددا شتی وایە نەدەست دێت؟ پاچی و بڵندی بۆ ئەو زاتەیە لەوەی ئەوانە دەیکەن بە هاوبەشی. ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ليذيقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون. تاوان و خراپەت دەرکەوتووە و هەموو سەرزەوی و دەریاکانیشی گرتوتەوە بەهۆی ئەو تاوان و گونەهانەوە کە خەڵکی دەستیان داوتێ. سەرنجام دەبێت تاڵاوی هەندێک لە کردەوەکانیان بچێژن کە بەرپابوونی جەنگ و کارەساتە سروشتەکانە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ ڕێبازی پاچی و خوداناسی. قل سيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة الذين من قبل كان أكثرهم مشركين. أي پیغمبر پیان بڵێ بگەڕێن بەسەر زەویدا و تەماشا بکەن و سەرنج بدەن و بزانن چۆن بوو سەرنجامی پێشینەکان ئەوانەی زۆربەیان هاوڵگەر و بتپەرست بوون. فأقم وجهك للدين القيم من قبل أن يأتي يوم لا مرد له من الله يومئذ يصدعون. کەواتە ڕووی خۆت بکرە ئەم ئاینە پتە و چاک و دامەزراوە پێش ئەوەی ڕۆژێک بێت هیچ کەس نەتوانێت جڵەوی بگرێت و دژایەتی بەرنامەی خوددا بکات. ئەو ڕۆژە خەڵکی هەموو لە یەک جیا دەبنەوە بەهەشتیان بۆ بەهەشت بەڕێدەکرێن دۆزەخیەکانیش بۆ دۆزەخ. من كفر فعليه كفره ومن عمل صالحا فلأنفسهم يمهدون. ئەوەی کافر بێت ئەوە کافر بوونەکەی لە سەری دەکەوێت ئەوانەشی کە کار و کردەوەی چاک ئەنجام دەدەن ئەوە ڕێگە بۆ خۆیان خۆش دەکەن بەرەو بەهەشت. ليجزي الذين آمنوا وعملوا الصالحات من فضله إنه لا يحب الكافرين. تا خدا زۆر بە زیادەوە پاداشتی ئەوانە بداتەوە کە ئیمانیان هێناوە و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە بەڕاستی ئەو زاتە کافرانی خۆش ناوێت. ومن آياته أن يرسل الرياح مبشرات وليذيقكم من رحمته ولتجري الفلك بأمره ولتبتغوا من فضله ولعلكم تشكرون. لا بەڵگە و نیشانەکانی گەورەی پەروەردگار ئەوەیە چەندەها جۆر بادەنێرێت وەک مژدە بەخشێک لە کاتێکدا کە هەڵگری هەور و هەڵمی ئاوە تا ڕەحمەت و میهرەبانی خۆیتان پێ بچێژێت تا کەشتەکان بە دەریادا بە فەرمانی ئەو هات و چۆ بکەن و تا لە بەخشەکانی بەهرەوەر ببن بۆ ئەوەش سپاسگوزاری بکەن. ولقد أرسلنا من قبلك رسلا إلى قومهم فجاءوهم بالبينات فانتقمنا من الذين أجرموا وكان حقا علينا نصر المؤمنين. سوێن بە خوددا
بەڕاستی پێش تۆ ئەی محەممەد پێغەمبەرانێکمان ڕەوانە کردووە بۆ سەر هۆز و گەلەکانیان بەڵگە و نیشانەی زۆریان بۆ هێنان بەڵام زۆریان باوەڕیان نەهێنا بۆیە ئێمەش تۆڵەمان سند لەوانەی کە تاوانیان کرد ئەوساییتر سەرخستنی ئیمانداران بە ئەرچی سەرشانی خۆمان زانی و سەرکەوتنمان پێبەخشین الله الذي يرسل الرياح فتثير سحابا فيبسطه في السماء كيف يشاء ويجعله كسفا فترى الودق يخرج من خلاله فإذا أصاب به من يشاء من عباده إذا هم يستبشرون خدا ئەو زاتەیە کە چەندەها جۆر با دەنێرێت ئەو باە هەور هەڵدەگرێت و لەگەڵ خۆیدا ڕاپێچی دەکات جا خدا پەخشی دەکاتەوە بە ئاسماندا بە هەر شێواز و شێوەیە کە بیەوێت هەورەکان پارچە پارچە دەکات اینجا دەبینیت باران لە نێوانیاندا دەردەچێت و دادەبەزێتە سەرزەوی جا کاتێک بارانەکەی باران بۆ هەر تاخمێک لە بەندەکانی کە بیەوێت ئەوانیش یەکسەر خۆشحاڵ و دڵخۆش دەبن و موژدە دەدەن بە یەکتری وإن كانوا من قبل أن ينزل عليهم من قبله لمبلسين بەڕاستی پێش ئەوەی دابارێتە سەریان زۆر نائومێد و بێهیوا بوون فانظر إلى آثار رحمة الله كيف يحيي الأرض بعد موتها إن ذلك لمحيي الموتى وهو على كل شيء قدير جایتر سەرنج بدە و تەماشای چەندەها ئاسەواری ڕەحمەتی خدا بکە کە چۆن زەوی زیندوو دەکاتەوە دوای مردنی بێگومان ئەو زاتەی کە ئەو کارانە ئەنجام دەدات مردووان زیندوو دەکاتەوە و هەر ئەو زاتت دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە مردوانیش وەک ڕوەک لە کاتی خۆیدا لە زەوی دەردەهێنێتەوە بۆ لێپرسینەوە ولئن أرسلنا ريحا فرأوه مصفرا لظلوا من بعده يكفرون سوێن بە خوددا خۆ ئەگەر ڕەشەبایەکی زەرەرمەند بنێرین و ببینن کشت و کاڵ و باخەکانیانی زەرد هەڵگەڕان ئەوە ئەوانەی تر دەست دەکەن بە ناشکری و لە دین وەردەگەڕێن فإنك لا تسمع الموتى ولا تسمع الصم الدعاء إذا ولوا مدبرين جا بەڕاستی تۆ ئەی پێغەمبەر ناتوانیت دەنجی خۆت واتە بانگەوازەکەت بە مردووەکان ڕابگەێنیت هەروەها ناتوانیت کەڕ و گوێگرانەکانی لێ تێبگەێنیت کافران وەک مردوو وەک کەڕن کاتێک ڕوو وەردەجێڕن و پشت هەڵدەکەن و بایەخ بە بانگەوازەکەت نادەن وما أنت بهاد العمي عن ضلالتهم إن تسمع إلا من يؤمن بآياتنا فهم مسلمون هەروەها ناتوانیت ڕێنمووی کوێر و نابینایان بکەیت ئەوانەی دڵیان داخستووە و نایانەوێت تێبینی بکەن تۆ ناتوانیت لە گومڕایی ڕزگاریان بکەیت بەڵکو تۆ تەنها دەتوانیت ئاەتەکانی قورئانی ئێمە بدەی بەگوێی ئەو کەسانەدا باوەڕیان پێێتی و هیچی تر چونکە ئەوانە هەمیشە ملکەچی فەرمانی خوددان الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة يخلق ما يشاء وهو العليم القدير خدا ئەو زاتەیە ئێوەی بەلاوازی دروست کردووە سەرەتا نوتفەیەکی لاواز دوایی وەک دیل لەسکی دایکدا پاشان هەر منداڵی لاوازیت تا دەگەیتە تەمەنی لاوی ئەوسا خدا هێز و دەسەڵاتێکت پێدەبەخشێت دوای هێز و توانایی دووبارە نۆرەی لاوازی و پیری دێت بێگومان ئەو خدایە هەرچی بوێت دروستی دەکات ئەم هێز و بەهێزیە بەشێکە لە ویستی ئەو زاتە ئەو پەروەردگارە زانا و بەتوانایە ويوم تقوم الساعة يقسم المجرمون ما لبثوا غير ساعة كذلك كانوا يؤفكون ئەو ڕۆژەی کە قیامەت بەرپا دەبێت تاوان باران سوێن دەخۆن کە
لە جیهانی بەرزەخدا یا لە ژیانی دنیادا تەنها کات ژمێرێک ماونەتەوە ئەوانە کاتی خۆی لە ڕاستی لادەدران. وقال الذين أوتوا العلم والإيمان لقد لبثتم في كتاب الله إلى يوم البعث فهذا يوم البعث ولكنكم كنتم لا تعلمون. لروجي قيامت دا كتاوان باران سريان ليشوا و سويندي درو دخون اواني زانياري و ايمانيان پي بخشرابو دلين سويند بخدا بێگومان ئێوە بەڕاددەی ئەوەی خوددا بڕیاری لەسەر بووە ماونەتەوە لە دنیادا و لە جیهانی بەرزەخیشدا تا ڕۆژی زیندووبوونەوە. جا ئەمە ڕۆژی زیندووبوونەوەکەیە بەڵام ئێوە بەم ڕاستیەتان نەدەزانی و بڕواتان پێی نەبوو. فيومئذ لا ينفع الذين ظلموا معذرتهم ولا هم يستعتبون. جالو ڕۆژەدا تکا و پاڕانەوە و بڕووبیانووی ئەوانەی ستەمیان کردووە هیچ سوودێکی نییە بۆیان بە هیچ شێوەیەک خوددا لێیان ڕازی نابێت و ئەوانەش داوای لابردنی ڕق و قینی خوددایان لێ ناکرێت بەهۆی تەوبەوە خۆیان ڕزگار بکەن. ولقد ضربنا للناس في هذا القرآن من كل مثل ولئن جئتهم بآية ليقولن الذين كفروا إن أنتم إلا مبطلون. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە لەم قورئانەدا لە هەموو بابەتێک نمونەمان بۆ خەڵکی هێناوەتەوە کەچی هەر ئاەتێکیشیان بۆ بهێنیت و بەسەریاندا بخوێنیتەوە ئەوە بێگومان ئەوانەی کە بێ باوەڕن دەڵێن ئێوە تەنها پێشلکەری حەقن و هیچی تر نین. كذلك يطبع الله على قلوب الذين لا يعلمون. ئابە شێوەیە خوددا مۆردەنێت بەسەر دڵی ئەوانەدا کە نازانن و بە شوێن حەق و ڕاستیدا ناگەڕێن شوێن ڕاستی و حەقیقەت ناکەون. فاصبر إن وعد الله حق ولا يستخفنك الذين لا يوقنون. جا ئەی محەممەد ئەی ئیماندار دان بە خۆدا بگرە و ئارام بگرە چونکە بێگومان و وعد و بەڵێنی خوددا حەق و ڕاستە هەردێتە دی ئەوانەشی کە باوەڕیان نییە بێ ئارامت نەکەن و ساردت نەکەنەوە.